بارد بۆی سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپا لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستاندا لە شاری هەولێر لە کۆبوونەوەدان. ڕاستەوخۆ پامنێرمان ڕێناز لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. ڕێنازم کاتۆ باش، زانیاریەکان چیە سەبارەت بە کۆبوونەوەی سەلاحەدین دەمیرتاش لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستاندا؟ بەڵێ ئەوڕۆ دوای درێژە سەردانی کە سەلاحەدین دەمیرتاش بۆ هەرێمی کوردستان هێناوێتی بە دوای خۆدا لە دوای سەردانیکردنی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان سەر لە بەیانی ئەمڕۆوە دواتر سەردانیکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی ئێستا لە بارگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانە سەلاحەدین دەمیرتاش و لەگەڵ سەلاحەدین محەممەد بەهادین لە کۆبوونەوەدایە. تقریبی نیو کات ژمێر دەبێت کە ئەوان لە کۆبوونەوەدان و تا ئێستا کێنش کۆبوونەوەکە بەردەوامی هەیە. ئەو خاڵانەی کە پێویستە و باسی لەسەر بکرێەوە لە درێژەی سەردانەکەی سەلاحەدین دەمیرتاشدا بۆی هاتۆتە هەرێمی کوردستان و دەیەوێت لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستاندا چاوچێ بکە پرسی کۆنگرەی نەتەوەی هەرێمی کوردستان و پرسی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو ناکۆچە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت و هەروەها چارەسەر دۆزینەوە بۆ بارودۆخە سیاسی کە ئێستا هەرێمی کوردستان و باکووریشی پێدا تێپەر دەبێت و دەیانەوێت خاڵێکی هاوبەش بدۆزنەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان و باکووری کوردستان و باشووری کوردستان لە یەکتر نزیک بکەنەوە بتوانن پێکەوە وەکو خۆیان سەرڕەبیانی لە کۆبوونەوەکەیاندا لە مەکتەبی سیاسی پارتی باسییان لێوە کرد. دەیانەوێت بەم سەردانیان هەموو لایەنە سیاسەکان و هەموو حیزبە سیاسیەکان لە یەکتر نزیک بکەنەوە. پرۆژەی گەورەتریان هەیە جگە لە ناکۆکی سیاسی، بۆیە پێویستە ناکۆکی سیاسەکان لە هەرێمی کوردستاندا کۆتایی پێ بهێنرێەوە. ئەو خاڵە گرنگانەی کە پێویستە مەسەلەی نەتەوەییە پێویستە ئەوان هەڵوێستەی لەسەر بکەن و بتوانن پێکەوە چارەسەری گونجاو بۆ بارودۆخانە بدۆزنەوە کە ئێستا لە باکووری کوردستانیش دەگوزارێ و ئەو ناکۆچیانە یاخود ئەو بارگرژیانەی کە ئێستا لە باکووری کوردستان هەیە. و خاڵێکی دیکەش باسکردنی هەندێک نێوەندگیریە یاخود کۆمەڵێک لەو ئەگەر و ڕەخنانەیەکە لە نێوان ئەو بارگرژانەیەکە لە نێوان پارتی دموکراتی کوردستان و هەروەها پەکەکەدا هەبووە. بەڵام ئێستا لە کۆبوونەوەکە یەکگرتووی ئیسلامی کوردستاندا کە بەردەوامی هەیە سەلاحەدین دەمیرتاش و ئەندامانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە سەرۆکایەتی سەلاحەدین محەممەد بەهادین باس لەو خاڵە سیاسیان ناکۆکی سیاسیانە ئاکرێت کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ و کۆکردنەوەیانە لە خاڵێکی هاوبەشدا بۆی بتوانن پێکەوە وەکو سەلاحەدین دەمیرتاش خۆی ئاماژەی پێکردووە دەیەوێت هاوکار بێ بۆی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە یەکتر نزیک بکاتەوە. بەڵێ تەفگەر لە دوای منەوە ئامادەکاری کراوە بۆی کۆنگرێ ڕۆژنامەنووسی ساز بکرێت. لە دوای پێدەچێت لە دوای کۆتایی هاتن بە کۆبوونەوەکە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ساز بکرێەوە ئەو ئەگەرانە و خاڵانەی کە کۆک بوون لەسەر وەدەیانەوێ بیکەن لە چەند ڕۆژی داهاتوودا لە کۆنگرەکە باسی بکەن. بەڵێ ڕێنا سوپاس.